لە دروستکردنی کاریگەری لەسەر سەرۆک فرانسۆ میتران و لەو ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ یادی مرۆڤێکی مەزن، ژنێک کە توانی بەدڵە میهرەبانەکەی بێتە هاوسۆز و هاوخەم و دایکی نەتەوەیەکی ژێردەستە و شارێکی خینکاو، ئەویش خات و دانیال میترانە، هاوسەری سەرۆکی فەڕەنسای پێشوو بەڕێز فرانسوا میتران. ئەم خاتونە خاوەن کەسایەتێکی کاریزمای بەهێز بوو، ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ناساندنی ئازار و مینەتەکانی گەلی کورد و پشتیوانێکی گەورەی کێشەکەمان بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپادا. لە دیارترین کارەکانی کردنەوەی ئینستیتوتی کورد بوو، ئەمە تەبعاً جگەل لە هەڵوێستە سیاسیەکانی بەرامبەر دۆزی کورد، کردنەوەی ئینستیتوتی کورد لە فەڕەنسا کە بیرۆکەی سیاسەتمەدار و نووسەر و پارێزەری گەلی کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەد وە کەسانی دیار و شۆڕژێری وەک شەهیدان دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ و شەهید شەرەفکەندی کە ئەندامی بوون، ڕۆڵی گەورەیان گێڕا لە گۆڕەپانەکەدا بۆ پەیوەندیەکان و پتەوکردنی لە نێوان کورد و فەڕەنسا. ئەم خاتونە سەرەڕای ئەو هەموو دژایەتیکردنە و مەترسیانەی لەسەر ژیانی هەوڵی تیرۆرکردنی لەلایەن ناحەزانەوە، بەڵام هەرگیز دەستبەرداری کێشەی کورد بەگشتی و خەمی هەڵەبجە نەبوو. سەردانی ئەم شارەی کردووە، لە نزیکەوە هاوسۆزی بۆ خەمەکانی ئەم شارە دەربڕیوە و پشتیوان بوو بۆ کوردان.